بله جاره کدن دما خوش ببینرین هجا ما گود سری ساعت دم جاره کدن به هبربن ل جاره به مجاره که نو او به میوان نو امل پیشیا و بن او امجورم د ساعت دجیم قال روشا شرحی او باندورا ویال سر حریم او روشتاتا ناوین او گشتی جهان دیکم امجوره قلاویه که بکن شرط ایران هنه پیشنیارین دولتین یبوین آمریکا هنه او تنگزاریا ل تنگاوا هرمزیجی هر کدچه زیادتر دبه وسا خویا دیگه کم ایدی اف کریز نتنی دنابر آوان ولاتان دمایم ایدی باندورا خال سر تواهی جهان دیگه او پرسنتی کلداری ویه که او پیشکترین هری داویه جیم امی حول بدین بریا میوان نخوا بو بینرین هجارا پار و بکن لی او جیم پشتی به ناو بره بله بینرین هجاش بو وی ساعت جد میوانین من هجا و هبند دسپی کده امی هما لگل دکتر محمود عباس نویسکار او لیکولینری سیاسی لایالت تکساس یا دولتین یبوین آمریکا اینها به مرا آمده و امی هما لگل دکتر بن دکتر شوات خوش بم لگل ما شوات دکتر زنم لگل تر روشه ایوارا بخیر سلاو اشتراک بینری دلار اره جمع هینیر بیرویا بله ببره دکتر هر تم لگل ما شوه و درنگا شوه جدی ساعت تی 11 شوه جبرویه که ام بیکو فرق جداهیت دنابرا دم ده تماشا بکن ام لگوری خواه جواره ده بیشین دکتر یک از دستپیکیه که بیشمش بو میوانداری از هر کد تلپیشی خود بینم کیف خوش دبم هم کسی که وقت ده تمنه که دوی تمنه ده و همچی کردی آخویا باش و همچی لیکولین آخویا زیده یا تکیلداری وان مجاران یعنی بالامیک شاندیه براسیم جبرویه که هر تم دما استاد بینم از کیف خوش دبم و تشتا کو از دخوازم ام اشفجی هناك قلاویه که بکن به طایبتی من ده پیشکشی خود دجی آنی زمان دو تشتنه یک شرط ایرانی هنه پیشنیار آمریکایی هنه اف شرط چنه اف پیشنیار چنه سپاس کم دسپی که اجد خوازم بیشم گلک سپاسیاتت کم راستی گلکی امسر بلدن کسی وقتا خورتینو دین جواقع کردی دا جه کی گلکی شهرزانیه و جه کی کیف خوشیه براستی زیری دارم هرتم سرکفتی بین و هرتم جی پیشکش بین الگور پرساتا جبرگو هر سی بشی گو ایرو دشاردنا هر سی دنیا خویا کرن انو بسر کتنا دشاری خدا و هر سی جگی وقتی گو خوازم گاوا کی بسر آشتیه ده بکن وقت دنیا خویا کرن انو نسو جی من اسکت ما بیشاری هذا امریکا وقتی گو پازه خالی حتی هذا دنیا خویا کرن هر پازه لی پازه خالی گودانی نجبونی گفتگوی بیک سر بیکرن یعنی بگن آرمانجا که دواری ده هم بری وینا ایران گلک مرجع دیدینی یک جوا مرجع انو ام منخواستی شر بیسکناندن ام و خالی امریکی کو پیشکش کرن دریا هنا کاوا اموانا ایرو دخوینن املواد بگرینن مرجع اسرائیلیا به تیبت مرجع گلکی خورترن جی هر دوکاجی تکلیا به ایران رناکه مرجع خود دینه بگو بهل یعنی ایران انت داخوازیاج اسرائیلی بکه لبید سی خالی گرینگ دکمن سر میدانی دا چلو وی گفتگو سر بیکرن گلو وجه بن وی بنگه دا یا سرکایا کاوی شر بیسکناندن یا نا او اگر بسته بدمکی یا گو نا بکتمانیا یا گو امریکا سر سکنیا كاقلوا بكذي وطايدا انه الشر وي سكنانتن وكاكو ايران دخوازيت بازناب خوازم اگر بس تاني بسكنان قالك الشر بدمامي بسكنانتن ودبرج مرجنادا ومرجي ويناش طبعا قال لك فراهن او مرجي وينا حتى انها امريكي نبس دي قبول ناكن لسرجينا سكنن وامريكيه طبعا ريفبريا ترامب ايرو بردافكا كوچكا سبي خوشك دا خويا كرن انه مرجع امريكيه ايراني را او نيوغو امي پیشکش دکن ام سر سکنن هاگر بوا مرجع قبول نکه شرکی گلکی تند و خراب الپیشیا ایرانی تی سکنادن اجبر بیناج که هي ایران نادي خويا كرن
انه او يعني بنقاوي خرابوا يعني بنقهاوي ناي ابوري يعني يا ريفبري يا لشكري حمى ايرو ويران بوا تدخ ياكرن انه هي كاري قال لك خرابوني دهرمي تمامي دبكي وخرابوني الدنيا تمامي بكي وجبروا ناجكي يك وقت بيجي نامك قال لك تند شيان هاجر ايريشن سر وجزيره ويناي يا نفطي بكرن بتيبت وحتى نبس هرمز بقري ومضيق باب المندب بيجي بقري واباها بهوردك موكا نامك انه زي حوسيا جيب كاربين طبعا بيتشلو ايرو حش الشعبي بكارتيني وحزب الله بكارتيني جبوني بيجرتيا بكي وكا قومديت امريكا جي شر فراكر ايرو يعني ايريشي تند لسر حج الشعبي كرنا حتى حكومتها عراقي جهاتي خراب كرن او تمام دكبه چارچو بيدا انه هر کس کی جوانا خالی خود دینه وکا او هر یک جوانا او یگو سرکتیت ویشری هذا بله شخوا دكتور ما قلت لك لكاتش بميفانا كيميدن جي هجاب وكاوجي نفيسكار اول لكولينر رفيق خفوره حوالي مي رفيق نها اوج بمرا اماده اول رفيق شفاته خوشبه شو خوش بس هول الرفيق ما از في برسيج توصى بكم ما قلت يا شرط ايراني هنا هر وها ام بيجين بيشنيارين دولتين يجبين امريكا يجهنات ده حال حاضر ده قالوا لغوريتم ايران خو بهز بيناكو قال لك شرط امرجين امريكا يردك انغو ام دبيجين ايران دخوازه بفي اكيج هنا دم قازنج بك لغوريتا تشيا من سرتا سلاو ريس سلاو بو وجي بو مستقبل ريس يشوفوا بينرانيش مخابل من ديني ما مستقباش نها تبي من دم فر خرافة من هم يفهم نكر باستي اما لغور نوريني مان يعني ايران بو خو جيشتوتا قناعتي كي جيشتوتا بروايه كي كاسرائيل بيرمتي امريكا خاصيه بسيستمي ايراني الراكا اجي لو شريشي نتوى ايران ترسيبيها مستقبل دادي سامعيني مشكلة تشيبه عيني هيس تشيبه مشكلة لو ما دخازير شوازي كيدي الفودان يعني شوازي كيدي شر عم بيجي بكاربين يعني شر أبوري بيرنا المستقبل دا يعني بيش لو ما سر نفط وغاز إيران سر هنا بروجي دي أبوري إيران سر دخازي زياتر رولي بليزي رول بدا توان بو إسرائيل إيران مسألة وجودية يعني بالنسبة إسرائيل وسع صورتها كوادع بالدنيا وبقالي إسرائيل يجي يعني مسألة وان مسألة مانو نمانه مسألة بوني وجودي إسرائيل لو ما إسرائيل ده ترسيه بهر أواكي دخازي أو سيستم بيقورتن لو ما جارێکی بە شار جارێکی ئاوەیەکی دی بچێنن بوون ئیران ڕاستی مەسەلە پەیوەندی ئیسرائیل لەگەڵ ئەمریکا و شەڕ دەکەن ترامپ بۆ خۆی وەکی سەرۆکی ئەمریکا استراتیژێکی وانی ڕوون و زەلال تنە پشتگیری ئیسرائیل دەکەن ئیسرائیل ئەوە سەی دیارە دەبێت مەسەلەی وجودی مەیەمایی ئەڤنە دیارە بۆیە بۆ ئێران ئاشکرا دەبێژن ئەوان بڕوای ما متمانەی ما بە دانوستاندن نیە لەگەڵ ئەمریکا بە تایبەت ئەمریکا دەبێت نەها ئەم گاوی دانوستان داوێژین و عینی دەمدا وان مە بۆردومان دەکەن وان ڕێگری لەمە دەکەن وان نزانم چ بکەن یعنی هەردوو کاسیقەی وانیش بە هەفتوتنە ئالەیەکی دی ئەمریکا دەوڵەتیان عەرەبی نەها زیاتر کەسنە دەورێکە دژی ئێران باخبن حتا ئیرۆ دیسان جارێکی دی نوکردن دەوڵەتیان عەرەب قەتەر سعودیە کوێت حتا ئوردن يعني بالشدة وبالجدي دبي أم تدخل إيران وهيرشي إيران وسرعة دي إما هذيك يعني أسبوع صادق بينهم هم أمريكا هم إسرائيل عليك يعني مندوبهم لشر بله إيران يجيبوا خوي إيران بله إنجا مجبورا رئاسي كدي بدو كده ترامب إعلاني أوش كابيش أم سكتين وما كساتي وان ومزني وان وسكردي وان وما وان تفليش كرد يعني نكارين أو بندي ويبون لكن رجعي كم دابا كارن إيران بروخي عن ملبدا بتشوك دابا بوان ديارة شانبو بشتي أو دانوستاندن
هەفتێک یا چەند 5 ڕۆژ ئاگرباز تشتێکی زیاد نییە بەڕاستی هەرچەند هەندێک داخواشنەوەوانە دەکردنە دەمی دانوستان با بێتە ئەیەکی نزانم چی حتا بگەنە هەندێک ئامانج بەڵام بڕوایوان بە هەفتووتنە. دکتۆر ئەس سەما بێم لەگەڵ تە بەتایبەتی ئەس vêyekê ji te pirs bikim. Niha di nava axiftinên heval xefor de jî derbas bûn ku hem bêbaweriyek di navbera aliyan de heye û herkes di şert û mercên xwe de jî israr dike. Tişta ku ez dixwazim ji te pirs bikim jî ew e sedema rastîn a pêşniyarên ku em bêjin dewletên Yekbûn Amerîkayê weke zêdetê dîtin ku İran vêyekê qebûl nake çi ye? Gelo ev dewletên Yekbûn Amerîka rasta rast hema dixwaze İran xwe radest bike? نا امریکا تجاره اف پلان لپیشیا خو نه داینه انه امریکا ایران بجار که رخنب که یعنی بجار که بهر بینی هرتم جدای خویا کرن چیمش کوشکا سپی و چیم بردک امریکی گو کوشکا سپیر کار دکن ددن خویا کرن انه او حکومت کا دموکرات یا گو کار بیت کلی بیر فکرن یا گو مترسیه سر اولهیه اسرائیل اولهیه و برجمندیه امریکا و یا دنیای نکه یعنی وقتی گو بازرگانی دریا هرمز چبه دکاربن بیجن نو اباهات بن دست حکومت کا دموکرات گو کاری ایدان که یعنی برجواندیا اکونومیا دنیای بر شعب الصيني وتجاره مترسيه نخل خيني او هرتمجي حكومتها كولد خصن ابلانا يك امين بجمع امريكا وقت ترامب كتب يعني وي گفتگوی گل جنيف هاتا کرن داخوازیه پیشکش کودید کرن به تایبەت داخوازیه کته بر وی مرجیده او طبعا وگو امریکی و دین خویا کرن لتبی به تایبەت برگو اسرائیل دولتا سیاسیه دوی شری هذا ويا هاري جرانا ويا جوجل اكيد بيجن دبي اصلا امريكا جبر ويناك يا شرط وطبعا امريكا بينا نفيد كي اسرائيل بتايبت برجوانديا جدا كديبو وقوت بي اماجكر اسرائيل هدف او ارمان جاوينا غهرتنا ايران بتمام بو ايران كلاواز ايران كبيل الشر بصواريخ بالستي بنووي وايران بفكره ايديولوجي يعني او ميجوكا ايديولوجيه وايران بلا بذكرنا ادوات خدا چه حوثيه به چه حزب الله به انه لازمه مرناج هو بيتيت او سيلوزنغا بيش دخن هرتم مرناج هو مرنا امريكا و الريخسنا اسرائيل اف ايديولوجيها اسرائيل سرفينا خوشك تسكنين قالك ابناب يعني بجارك ربيه لندن لامريكا ذا وقا قالك جارم پیشکش کی امریکا سه پلانی و هبون پلانا یک امین او دموکراتی دولت دموکراتی دایران قاعد دو طبعا گمزان اپوزیسیون که بین یا گهرتنت حکومت بین لی حتی وکی دی که تبدیل جوار پیدا نکرنا یا سیاسی یا گل کی دوره وسر هذا کرن لی اونا گل کی دوره پارچبونا ایرانی و مثلا ایران کا نناوندی فدرالی پیشگرتیا دولت یعنی حقوق ملت بود هندرو دوکا کردا بلوجا ازریا وانا بکربن انو ایران کولو بدانین ابیا هری داوی الجامعه الامريكيه وحتى ناصر كارناكي طبعا بشكل كيراسني ل اوروبي تخوازن ودولت دنياي تخوازن دخوازن گو دولتك وكو امريكا بلانا ودي دولتك مطرسيه سر بازرگينيا وناكي وياد دوا مطرسيه سر و بنجها وين نفطيناكي او بنجها نياد ايراني تنيدا ياد خليج تمامي دا في دولتي تخوازن امريكي بتايبت بله واصبحت ما بيكش خالي اولا يغو ايرو بنج روجا سكنيا هناك كان كيشر خالق خالي سركايات گفتگوهای دا وقت گو بدانین چل باکستانی و چل کودری به و افغانیا پیشکش بیتیده. بله. حال خفورتویا چاد بینی که بطایبتی هری داویه ایرم داخلی که سکرتری گشتین توین یک بوی هبو آنتونیو گوتریز دگود شر ج کنترل آلیان درکتیه. لگوریت اف گوتن چقدر راستی آخواه آن جفت چواته. يعني من نظام سرچ أساسي كبس هذا بيجي أما شو الكنترول آليان دركتيا يعني احتمال على سر وأساس بيجي هر آلية كي نكارن شر راجرن كسي كيوان سركفتن بدزنا يعني كسي كيوان نكيشتن أمان شيء هو هيج آلية كيوان وكيوان دخواست تبي بلام لو ما دبل الكنترول در شو كسي كي نكارن بريار بدنا زو صفام دكن يعني بريار شيء جدي بدن أو شر بداوي به اما دیسان وکی من گوت اما چی هجلا
نهاتەدی هیچ چێ نەبووە. ئیران هەر کەس زانێ ئیران پێویستی بە گۆڕانە هەندوڕی ئێرانیشدا بۆ خۆ دەسەڵاتی ئێرانیش دەزانێت پێویستی بە گۆڕانکاری لە سیستمی ئێراندا هەیە. بەڵام ویلایەتی فەقیه مەسەلەیەکە بۆ ئێران بۆ هێزی شیعە بۆ شیعە تشتێکی گرنگە لەوما ئەوان خازن بە هەر ئاوایەکی بێ دەستی خۆ بە ویلایەتی فەقیهەوە بگرن. ئەویشی دەبێت دەسەڵات هەمی دەکەوێتە بندستی دەسەڵاتی باڵا دەکەوێتە بندستی ئەو خامنەی یعنی مجتەبا خامنەی. باشە یعنی سیستەم وەکی بەرێ دەبێ دەسەڵاتی هەرە مەزن ئابووری سەربازی نەها دەستی ئەوێدایە چت بێژن حرەسی سەوریدایە ئەویش دەستی ئەوەی ئەعلادایە مجتەبا خاتەمی. یعنی بۆ ئێران ئەو گۆڕانکاری هێزێک ناو ئێراندا هەیە ناو شیعەدا ناو سیستمێشدا هەیە حەز دەکا هەنێک بەکری هەبێ هەنێک گۆڕانکاری هەبێ ناواندا سەرۆکۆماریش تێدا هەیە. ئەما بەگشتی گەلی ئێران فارسی ئێران و هەنێکی ئازەری ئێرانیشکەوان لە ناو دەسەڵاتدان وان هەموو بوونە نیشتیمان پەروەرنەها. یعنی دەبینێ مەسەلە ئەوەی بەند بوون ئەمریکا ئیسرائیل بەند بوون سەرهەڵدانێک و ڕاپەڕینێکی مەزن ناو گەلی ئێراندا چێبێ لە هەمبەر سیستێم بەڵام دیار بوو ئەویش چێ نەبوو. ئێکەواتە یعنی ڕەوشەکە وسە ئاڵۆز بووە نە شەر دەسەکنێ نە ئەنجامیش دێتە گرتن تەنێ زەرە ڕوزیانێکی زۆری هەیە. ئەمریکایی مامۆستای بێ ڕەنگە لە من باشتر بزانێ ئەمریکایی بەخۆ هاتنەدان پڕانی ئەم دەخوێنین دەبیستین دەبینی دژی ئەو شەڕەن دژی ئەو مەسرەفە زۆرە نەها باسی 10 ملیار دۆلار دەکەن چاوا بۆچی چوو چاوا سەرە ببێت چ قازانجێک لەوەدا هەیە. یعنی وسا لێ هاتی ئاڵۆز بوو هیچ ئالیەکیان ناگەنە ئەنجامێکی وەکی مامۆستاش گوت دانوستاندندا حتا نەهاژی ئەو خاڵێکاوان بەرێدا باز دەکردن دەبێت ئیران 100 بکارێت یۆرانیۆم بۆ مەسەلەی ئاشتی وسا ئیشی خۆ ئەوێ بکە بپیتێنێ هێزی بالیستی خۆ نمێنێ هیچ مەرجێک لەوانە نەهاتندی دیسان قبیل نەبووە لەوما ڕۆژێکی ئاڵۆزنە. بله دکتۆر ئەس بێم لەگەلتم ئەنها براستی فێمکردنا ji Donald Trump gelek zehmet em ev yek di çapemeniye de jî gelek caran baweke eşkere êdî jaliyê şûrvekaran jaliya analîzvana ve jî tê gotin ku Donald Trump famkirina wê gelek zehmet e ji ber ku roj hene gotineke cuda tê kirin û ev gotin êdî wateke xwe bi çawa waye heye wateke bi çawa lê tê barkirin henekê tê guhertin. Yani tiştek ku ez dixwazim ji te pirs bikim armanca Donald Trump ya ji vê pêvajoyê çi ye? Bi taybetê rojeke dibêje danûstandin gel Îranê tê kirin ha dibe ku şer bi dawî bibe. Rojeke din jî temaşe dikî behsa şandina hêzekî hîn mestir ji bo rojtata navên dike. Yani mirov çi fêm ji Donald Trump? وەکە گۆم مەیزێنن هەرتن ژبەر وەکە گۆ ترامپ داخوێ ینی وەکە گۆ میژۆکا وینایە ڕاستە هەنێک gelek بێبهاوەری ئەو وێ ینی بێ قەناعە وەکەت بێژێ بێ وینا جدی بستێنن هەرتم ئەبنا جەم میدیا تمانی هەیە و جەم حتا ئەمریکیە خۆشی هەیە و ئەبنا گەلێکیش گەل جەم ئۆروپیا و دنیای تمامی هاتی خویاکردن نوبیر بەهوەری ئاخفتنا ترامپ نایە بەس خۆشک گەرەکەم بزانبن و ترامپ نەیەکی کە تەنەیە ترامپ ینی کارێ بێژێ دەولەکە کووری یانی کلاسیکی نو دا ئەمریکا دەگوتێ ئاواکردن لە پێشتاوی نایە ئەمێ ناوێونا دکرێت دەولەتا خەواریزمی ئەو کەمپانیە خەواریزمیە ئلکترۆنی دنیای یەگۆ سەردەستی ئیرۆ ئیکۆنۆمیکە دنیای تمامی دبن ئەوە نیەگۆ بەرجەوەندیا واتێ مەشاندن و ئەوە نیەگۆ هەنێک فشاراوینا سەر کۆچکا فشاراوانە سەر کۆچکا سپی هەیە و دبن سەها سیوانە وێنادا ترۆم گەلک جارە ئاخفتنێ خۆ دکەی ئاخفتنێ بەرجەوەندیاوە و گەلک جارە بەرجەوەندیاوی کەسایەتی یا بەرجەوەندیاوی بدەولەتێ گۆبوارە تێکلیا دکەی هەنێکی دکەوێ ناکۆکی دەدوێ و هەڵتایەدا هەرتمیشکێ ترامپ ینی ژێ نەماتێ باوەڕکردن ئیرۆ ئاخفتنەکە کێ سۆبە دگوهارێ دبەر بێ ئاستێدا مەدید گۆ سین و رووسیا بخۆژیکێ وەختێ گۆ ئەیران کەتە شەردا دگۆر وارێ تکتیکیدا خواستن گۆ ترامپ بەردەوام ببێت وی شەڕێ هادەوێ قزنجییا ژێ بکەنج بەرگۆ
ئاخرتنا ترامپ کەسایەتیا ترامپ لەسەر وەختێکی ناسەکنێت زانی بوو بەلکی هەیە سێ ڕۆژە بێ هەیە هەفتیکێ بێ هەیە هەیڤێکی ئەفشەڕێ هەبێ سەکناندن دوێ واتایە هادا سین و رووسیاوی قزنجینا گەلێکی بکەن وەکە گوام زانن شەڕێ ئوکراینادا ینی دووارەی تەیواندا ینی دوم دمافێوا ینی ئەسعار تێتێک مافێ تعریفی یا گمرکی ده یا گسل سینه دانی ابنا بلکی بکنن به لاواز ببید وی که های شرده بس میزید ترامپ ایرو وک گوته به آماجه کرد وقتی که تشریع ایرانی ده بتایبەت گەلێک دەبێژن دەبێت بنگها بن سیوانە ئەنو دا ئاخفتن و تێکلیە لوبیە جوهوی گەلێکی مەزن ئەمریکادا ئەو خۆ مەسەلە نە لوبیا ئەونا سەردەستی ئەمریکا تمامینە ئەو یەکۆ سیاستا ئەمریکات بشێن یەکەوگەت بێ نێتنیاهۆ بێ ئاخفتنێ کرد لێ vê çarçovê vê axiftina gotit bêjê û Trump axiftinekê û soba axiftineke dîkê eva ha birastiyê di nav miletê Amerîkî de heta nav siyasetmedarê Amerîkî de yek nepêrine heme vê axiftinê dobare dikin û dibêjin jî û tîcara bîr bihorî bi axiftina wî nayê bêka soba wê ser vê axiftinê bimîne ya na weka nomînen ha پێنج ئەوەی وێ ناگوازێ سێ ڕۆژا بسەکنێ شەر پێ بکەم پیشی وێ ناڕژێ دەبێژێ هاتە خواستن گۆن و زێدە بکێ 5 ڕۆژا زێدە کرد دەگوت دوێژن دەبێ ڕیسێ ینی ڕیسێ ئەرکانی پاکستانی ژێ ئاو ئاخفتنە داخوازی کرد بەرێژکێکی ماسکی کرە 5 ڕۆژ دەمەیزێن کا گەلەوە وا 5 ڕۆژاوێ پێرە بسەکنێ یاوێ بێتر بکە یاوێ شەر دەست پێ بکێ حتان ها پێ نزانن لێ گەرەکەم هۆ بزان بێ ڕیسی ئەمریکا بە تایبەت ینی کۆمیتەنە هەری گران و مەزن سێ شۆڕمەندنی ئەمریکی گەلێکی گران یەگۆ سیاسەتە دەولەتە ئەمریکی تمامی مەشێنن بە تایبەت پشتن و ئەو نانەت بن تاسیراوادە دچێتێ لێ ڕاستە جارنە بەریاری ئاویە بە تایبەت لێ بەریاراویژگێ هەرتم گرێدایە گەلێک استراتیژیکە گەلێکی مەزن بە ترامپ ینی بیر و بەهۆری پێنای بەرگۆ سیاسەتەکەن و استراتیژیکەن و ئاخفتنەکەن و جیواکە دەولەتی جیواکە ئەمریکی بخۆدا نو دەرتخی سەر مەیدانی وەگە گۆجارم پێامەژە کردی سەرگەری ئیرۆن هاژیم گوت دەولەتەکە کووری ئەمریکی نوتی ئاواکردن ڕاستە هەیە بەرێ یا کلاسیکی یا شەر وزارەتا پنتاگۆنەوە نا هەیە باندۆڕاوێنا گەلێکی خورتە و ئەوە یا گۆ ئیرۆ 200 میلیارد دلار ji کۆنگرسستاندیەش بۆنی لەشکەر گەلێکی خورتتر بکەی تشتێکی نوخی دەرخی سەر مەیدانێ لێتت مەزیێت ترامپ دنابەرە هەردووکادا دیچێ و تێ ji ber rojekê band axiftina wîna beryarê wîna gelek caran hov nikarê bi taybet bistênê ev beryarê pêjniyê de beryarê tektikî berdevka Amerîkî ya koçka spî daxivê îro bi taybet ev axiftin kir û beryara me beryareka resena lê em nikarin bêjin û soba wextê ku Îran çi bêje em ê biguherin yana yani te mezînê nefsa wê stratejiyê تێمە شاندن کۆچکا سپی تمامیدا هەواڵ ڕەفیقنها شخوا دناوا ڕۆژێدا و پێنج شەرت و مەرجین کۆ ئیرانێش بۆ ئەمریکای دابوون پێشی دەرکەتن هۆلێ ئۆ ji çapemeniî de jî belav bûn pirsamiya têkildarî vêyekî ew e kunha ev pênc şert û mercên ku Îranê diyar kirî ji bo rawestandina şer gelo çi qasî pêkanin ha ev şert û mercên Îranê pêk werin gelo bi rastî destê Îranê ew qas xurt e دەنگ نەبوو ez pirsa xwe carekê ez hava refîq ez carekê de pirsa xwe dubare bikim û dengê xwe ji kêmekê bilind bikim hema got di nava rojê de jî ew yek zelal bû ku Îranê pênc şert û mercên xwe yên ji bo rawestandina şer eşkere kirin ku ev pênc şert û mercên eşkere kirin çi qasî pêkan e ku jaliye Amerîka û İsraîlê ve were pêk anîn gelo bi rastî destê Îranê ew qas xurt e ku heta ew pênc şert û mercên wisa bi dilê xwe rêzkirine تمام ئەستەنێ هەرە داوی دیسان ئەو جملێ هەرە داوی من دەنگ هات هیچ من ئەمە شەرتەکانی ئێران دیارە مەسەلەن شەر ڕاوەستاندن چیە ئیران شەرتی خۆدا نایە ئەمە عینی دەنگدا هێرش هەیە لەسەر ئێران و ئیسرائیل دەبێژێ ئەمە گەیشتینە ئەسفەهان و لێ بردومان کرد ئالیەکی دی ئێران داخوازی دەکا لە فەسائلی وی نەدرێ و اختیالات ڕابگیرێ ئەمە هەر ئێستا بەری چەند سەعاتێکی باڵەفڕی ئەمریکای هێرش کرد لەسەر حەشتی شەعبی لە هەنێک بنکەی حەشتی شەعبی لە ئێران هەمان دەمێدا ئیرۆ دوێ ئیسرائیل هێرش کرد لەسەر حیزب الله یعنی
وسا خويايا أو شرط وكي عربي بيجن تعجيزي به بهدو آلي آن برسبك عجيبة أو شرطانة إيران داوادكا تام لو شرطانة ددن أوان ترسي أو شرطانة بعكسي أو شرطانة إيشي خويا دكن ديارة أوانش دزانن قوة وإمكانيات إيران لتشدايا بلام براستيشي إيران برخودا ودبي آمادشين حتى داوي برخودا دين أم شر فدائي بكين أم نزان تشي بكين أنا روشيكي وصايا لو ما إيران أو أبقش خرطة بكاري أو شرطو مدز فرز بكا نأوانش توانيان إيران بخنا سرچوكي وتسليم بقرن كواتا گەیشتۆتە وەکی دەبێژەیە گەیشتۆتە جێیەکی داخرایی گەیشتۆتە جێیەکی گرتی هیچ ئالیەکیان نەکارن ئەبێ بکەن تعویز لە هەمبەری ئەوێ دیدا بدەن لە ئالیەکی دی بۆیە مرۆڤ نەزانێت چەوە ئانالیزی دۆخ بکە لە ئالیەکی دی ئەمریکایی دەبێژن ئام هێزی کۆماندۆ بەشێنێن هەرێمە یعنی وەکی دیارە ئەو خەیاری دەبێژن یعنی سەر عەردێ شەڕ دەست پێ بکە هجوومکە ئەو ئەلتەرناتیڤیش حتا نەها لە گۆڕێدایە و کاری لەسەر دەکەن ئەمریکایە ئیسرائیل لە دەوڵەتی کووری ئەمریکایە ئەوێ دکات چەوایە بەڕاستی نەزەلالە وەکی من گوت هەوڵیوان زۆر هەبوو وڵاتانی عەرەبی بە تایبەتی کەندا و دیرێک بخەنە ناو شەڕێدا دیارە نەکارین بۆ ئەوانیش ئێرانێکی خۆت نەباشە ئەما ڕوخان ڕژێمی ئێران و ئانی ڕژێمێکی تریش ڕەنگتان بەدڵی وان نەبێ نەزانن چێ بێ ئەوان ڕژێمێک دەخوازن بتوانن لەگەڵی کار بکەن لەگەڵی معاملە بکەن چونکە دوجار زەرەری یەکەم ئەوان دەیکەن ئەم هەموو تشتە لە ئارادا ئەو هەموو ئەو ئاڵۆزیە چەوە چارەسەر بێ بەڕاستی زەحمەتیەکی زۆر هەیە مرۆڤ بتوانێت تەواو ئەو مەسەلەیە فام بکە ئامانجی دی پشت بماسەدا چاوایە ئەویشینە دیارە ئەژینا ئەگەر ڕاستە نیەتێکی باشی دانوستاندن نیەتێکی باشی لە یەکتێگەیشتن و ڕێککەوتن هەیە چونە لە عینی دەمێدا ئەو شەرتی تەدەخوازی ئەو لەو شەر دەدا لە جەیەک لە دووسێجێ و بەنسبەتی ئێرانی شەوە ئێرانیش دەبێژێمە ئێڕۆ لە ئەو باخێرەیە لینکۆڵن خست و بە چەند ساڕۆخی مالێ خست کەواتە بڕوایوان وەکی بەدەداش گوترا بڕوایوان بە هەفتوونیە و ئێران بۆ ئێران هەنێکی شەڕ بە ئاوایەکی سڤک درێژتر بێ ئیران ئەویشی دەخوازێ چونکە بۆ ئیران پڕ گرنگێ چێ دەکوژرێ چێ دەمرێ وڵات ئێران دەبێ ئەو قەز بوو ئەو نەمهمە بەڵام بۆ ئیسرائیل بۆ ئەمریکا مهمە 4 سەربازی ئەمریکی بکوژرێت 5 سەربازی ئەوێ بکوژرێت ئیسرائیلی بکوژرێت بۆ ئەوان مهمترە لەوما بۆ ئێران قازانجترە هەنێکی شەرق وەکی عەربی دەبێژن ئیستینزاف بێ قووەتی وان کەم بێ ئەمە بله دکتۆر ئەس vê pirsema wisa ji te bikim niha me gotiye di nava rojê de 5 şert û mercên ku Îranê ji bo rawestandina şer pêşkêşî hema di çapemenî de derketî hebûn ku ew 5 şert û merc dema ku mirov temaşe dike yanî hêza sereka serkeftina vê şere Îran dide nîşandan tiştek ku ez dixwazim ji te pirs bikim doktor gelo bi van şert û mercan İran dixwaze çi peyamê bide yanî hêzbûna xwe bide nîşandan an guan bêjin bi dewletên din re jî bêje ev şert û mercin em dikarin li ser hinek xalên din jî li hev bikin tu çawa dibînî وەکە دەستپێکێ گوت هەرسێ دەولەت یە گوت شەرتەنە هەرسێکێ دەبێژن ئەم سەرکەتنە ئەیران وەختێ گوێ شەرت و مەرجات دەینێ نەسەر بنگەها خۆی لەشکری ینی بنگەها وێ نای گۆمەتڕسیکێژ ئەولەهیە ئەمریکایە ئیسرائیل رە دێخەکەن سەر بنگەها ئیدیۆلۆجی دەولەتی دکتاتۆردا و دەولەتی سەرهێزدا نەما نەغەماوایە مەڵەتمان بهێروێ یا دەولەتمان بهێروێ سەر بنگەهەکە ئیدیۆلۆجی هەرتمشکێت بێتی جارە ئەمش ناکەبنج بەرگۆ مادام گۆ سەر ڕێجیمێنە و مادام دکارن مڵەت ببینن گۆر کێفاخوا دەمەکە گۆ هەرتمشکێ خویات کە سەرکەفتینە و هەرتمشکێ ئاخرتناوانە گەلێکی گرنگە و گەلێکی بدەنگتینێ وەکە گۆ دخوازم بدنە خویاکردن و ڕاستە بەلکیم شەر دوارێ شەردا لەشکریدا بەلکی هەنێک خسارەت بێکردن لێ دوارێ گوهرتنا سیستێمێدا گوهرتنا ڕێجیمێدا گوهرتنا ئیدیۆلۆژیەدا تجارە باندۆر مەکەوش بەروژی عراقچی ئاخرتنەکە تون کرد بەریە ئیرۆ و حتا سەرۆکێ بەرلەمانی ویژکێ
قد جو أمريكا جوابية قد روجي أولدا وسيستما إيراني بيقارتن حكومة إيراني بيقارتن أباها قالك يجي دورة ونكاري بكبيوي وطاي بكبيوي وطاي يعني وأرماج إنه سيستما إيراني وبيقارتن أباها سروي بنجي إيران سروي بنجي آخفتني خو داخوازي خود كراسة داخوازیە وێنا گەلێکی جدەنە ئەو دوورن ji بیربەهۆری کە گۆنە ئەمریکا پێکبینێ یانی حتا ئەسرائیل خۆش بنیشکێ لەسەر ناسەکنێ لێ لە هەمبەری وێناشکەی ئەمریکا ji خۆر دا خویاکردن ji بۆنی ناو دەولەتی بدێ خویاکردن و ئەز وەختێکم شەر کریە نەمخستیە ئەز خرابوونەکێ بکەم دنیایدا ئەز خوازم ئاشتیکێ بێن مەسەرعات بێ ji ber wilo ئاخفتنێک هاتەکردن دخالا سسیادا ئەز باوەڕ دکەم ئەو سەواریخێ بالستیە گۆتگۆ لازمە جار کرده به لندن لگور داخوازی ایرانی گود گو اموا صواریخه ام نابه جار کرده به لندن بس نگه و وطای او بانگاوا گو نکار به راج سروک نوویه درک بخیا مترسیا اروپا یا مترسیا امریکا اسرائیل تده به صواریخه وینای گو لازم دمک كرت يعني مسافة كرت ذهبي جو كاربي جو أبيك بينه يعني تدميزين ذي مرجعها يا جو إسرائيل إيراني جود جو أبدا تجارة أز باري صواريخ بندا صواريخ حكيم ناكم وأزويناج قبولناكم هناك أمريكا خجي داخست يعني أز الجرأة برساتا دیسان که دوباره کم ایران نل سر آستا انو هیزا که گلکی خورتا یا بسرکتیا نا سر بنگها انو ایدئولوژیا وینا تجارة نابيني انو دولتك ميبي كافر يا زلهيز يا دولتك وكاي جهو يا اسرائيل ويبسر بكبن دجي ايديولوجيا ايراني مذهبي اسلامي جبرقو اوينا شر وينا دهنبري اسرائيل وانادا نشركي لشكرية نشركي سياسية شركي إيديولوجيا جبر ولش باندي وينا آخفتنا وينا هرتمش كي قلكي خورتا وتندا دي خويا كرن انو ازوك دولتك بنجها مني ايديولوجي تجاروي نيرا خاندن وتجاروي يعني نخسره دي شريغو ايرو دجي جهوادا يعني اوقات ما بي شر دي خويا كرن انو نشر دولتك اسرائيل سياسيه شر دولتك ايديولوجيا وايرو امريكا جخيوي ما وي وطايدا انو امريكا ايرو نشر متك دواري لشكريده شر ايديولوجيا متك دارمت تمامي ده آخفتنه او داخوازی ایرانی به تایبت نه داخوازینا نه جوید کبی وطایا انو گرک لبهاتن بکرن و از بنگاه خدا نه لبهاتنا گولز العماني وبيج جنيفي هات يعني نه لبهاتنا گوكات نه هتكرن يكج الصدمه وينا ایران هرتمج که داخوازی کن گلکی تند و فرات خواست گود بگه وطای امریکا تجاری قبول نکه يعني او ترامب دا خويا كرن دروجا اول دا انه ما جميع كاري خكر وام بقنا يعني ارمانجنا ببرا انه مطرسيا هرم تيدا نبي ام بيماني او گفتگوی جنيف دا ام بقنا اشتيكي لايران ناخوازي بقيت اشتيا بله هول رفيق ودميم قلاويه كي بكن مادام كو دالي دانوستاندران دا بلكي هيفي كي ببا بلا برسوناج هر تكل داري كي بجلك اليان بريان هم جبو دانوستاندن دنابر آلیان دا چه بکن انگام بشین آلیان بین السر ماسه که هولدان کرن لی اف هولدان به انجام بون به سری بون انها هری داویه ناوی پاکستانی گلکه بیستن لگوری و لپاکستانی اتفاق دنابر آلیان دا پیکوره یا نه لحف کرنه باور دکم دنگ تونه از جاره کدن بیشم حوالی ما ین تکنیکی هاو دو کو پرزیری که چاره سر بکن حوال رفیق مگوت نها بریان ها گلک آلیان هاول دانکو به تایبتی دا آلیه دیپلماسیه دا پرزیری که هایی چاره سر بکن لی لقاتری لی گلک ولاتن دنجی هاول دان ها بون هاول دان نگهشتن سری دوان روشن داویان دا نوی پاکستانی گلک دردی که پیش پاکستان و کود دجا خبر دا قاده او دبیجه ذکرم مالوانی جبو دانوستاندری نابر آلیان دا بکم لگوری و اف دانوستاندن انجام بگیره یا نه يعني وكي بدأ ديسان جملة نقد أما ديسان ساروي باكستان كنافريواني كتبي أو الشراء ما هم زانين باكستان هندستان تشين يعني بو أوان زردك أبوريد كان أول راسة براني خازان جاك بو أوان لو الشراء دانبه
بەڵام سیاسەتی ئەو دەوڵەتانە جودایە من میناکێکی بێژم بەرێدا بۆ هەندستان ئەمریکا داخوازی لە هەندستان کرد کە نەپێویستە ئیدی محتاجی نوتی رووسیا ببی ئەم نوتی ڤەنزوێلا بدەینتە دیار بوو سۆزێک بوو ئەمە نوتی ڤەنزوێلا لە تێری ئێران هەندستان نەکرد وڵاتێکی مەزنە دیسان مەجبور بوو زەوڕەی لای بۆتێنی سیعری سەر هەندستانی زیاد کرد دیسان عینی پرۆبلێمیش لەو هەرێم هەیە ئەگەر ئەمریکا ئیسرائیل نیەتی وان ڕاگرتنی شەڕ نەبێ داویانین بە شەڕ نەبێ دیسان دەکارن شتێکی گەڵ پاکستان بکەن لەو ڕۆڵە پاکستانیشی دەرخەن چونکە نەها ئەو شەڕ باوەڕ بکە قەنەعەتی من یعنی وسایە نە پاکستان دەکارێت ڕۆڵێکی مەزن ببینێ ئەگەر ئیسرائیل و ئەمریکا بۆ خۆ نەخوازن ئیران ئەس بێژم دەخوازێ دەمێکی شەڕا بژێرێ خۆی کۆمی سەر هەفتوو بکە بە شێوازێکی شەڕێکی دی ئابووری درێژە پێ بدا بە جۆرێکی بەڵام بۆ ئەمریکا و ئیسرائیل لەگەر نێتێکی ڕاستیوان نەبێ پاکستان نەکارێت شتێکی بکە بڕواناکەم بکارێ ئەنجامێکی لەوێدا بگرێ من ئاوا دەبینم ڕەنگە شاش بم ئەس نەزانم بەس من وا دەبینەوەم ڕۆڵێکی سەرەکی وان لەو شەڕەدا نییە پەیوەندی ئیران و پاکستان زیاد پاکستانیشی با بڵێ بەکێڵێ جالیەکی مەزنی شیعە مەذهب لەوێ هەن بۆ ئەوانیش ئیران گرنگە ئایا ئەو سەر ئاستی جواکی حساب دەکا لە ئێران گەلی پاکستانیشی پشتگیری بدەن ئێران نا بڕواناکەم سیستمێکە ئەوی سیستمێکی زۆر وەکی دەبێت زۆر مبارەک نییە تاکو بەتەنگ یعنی بەرژەوەندی گەلی خۆ بێ بەڵام لە هەر حاڵێکە ئەسفام دەکەم هێزی دن پاکستان خستنە دەورێ بۆی بکارێ ینی هەوڵێکی وا بدا و وەسا بکەن کە ئێران بە شەرتومەرجی ئیسرائیل و ئەمریکا رازی نابێت کە ئەو مەسەلەی یۆرانی و مەسەلەی ساڕۆخی بالیستی مەسەلەی پشتگیریکردنی هێزی پرۆکسی ئەمریکای ئیرانێک کە هەن لەم لاولە رازی نابێت یعنی ئەس ئەنجامێکی وسا نابینم لەو شەڕە هەتا ئەمریکا و ئیسرائیل بۆ خۆیان بەڕاستی بڕیاری ڕاگرتنی شەڕێنە. بله دکتر نه دنوا روزه داشتی نوشین بیویا وای در باز بگیرد مالپرین ام بشین چاپمنیات جهانی شکالویه که کرکو ایدی آمریکا هیزی که نداشتن روشتات ناوین حتی کوتی گوتن او هیزین کو به پاراشوتانج بو داخستنه در باز روشتات ناوین تیکرن نه به هاتنا و هیزان نوره یک پیامه که بچاویش در دکوه گلو ایدی شرکه بجاهی ل ایران نزدیک دبه مرودکارا وسا بشه بلان الامريكا تي شروفكرن وتي اخفتن وز بهورت كم بنتاغون جكل سيرفيت سكنش برغو برسك يرو هاتا كنش كوشكا سبي غود غوما اما دبونا ولنا تيكرن حتى برسفا ندان غود غو ابا اخفتن يا بنتاغون نيامنا ایران خویایت زانی گو پلانه که اولو هیا گرتی گلکی گرنگش بروش که گود گو هکا ایریش اکسر جزیره اما چه ببه و امریکا تشنه گلکی تند و سلاح گلکی گو برین ها نهاتی آماده کرن پی و گلکی در که سر میدانی یعنی وکا گو کاری به تهدیده که نبس امریکا را هر تمش که ایران تهدیده وینا ولوش امریکا را دچه بس بنگاه خود در جهرم منطقه جهرم دولتی حرم تمامی را دچه یعنی وکا گو بیجی وقتی جزیره به ایدی ایریش کرن و ایریش سر حمد حرم تمامی چه بن از بهورت می د گلکسی نور بین خرا کرن بالتیبت اوا آخفتناها و ترامپ وقتی گو اوا آخفتن کر وکا گو تخوازی دل خوشی که بده دولت دنیای تمامی بالتیبت او دولت گو ایرو گلکی باندورا یا نفتیل سروهات یکرن وکا یابان صین فیلیپین اف دولت گو ایرو گلکی بازرگانیا وانا بنفطا خلیج ریا دخوازی بیجی انو از وی جزیره ها بصین مخورمز بدست بخم ایدن بازرگانیا وناتی سکن یعنی وقتی بیتی اولهیتی ده چه تکرن لی ایران دورده اویجی آخفتنا که گلکی تند هم بری ویکر پلان تکرن یا از باورد کم امریکی بخوش که بحثاوید کن ولو سر میدیا در ناکوه لی بطیبت هنک جریده امریکیا یه واشنطن پوست هنک دیش که بحثاوید کرن حتی بحثا فرقه هشتی و ددوا کن او فرقه هشتی و ددوا یک گلکی زلهیزه گلکی خورت ده امریکیا ده هم جواری چک ده هم دواری تدریبی ده گلک شراده ده افغانستان ده دولتی دیدش که گلکی او فرقه
پێک هاتیە پێکانی ناوش بەرونشکە ئەو نا ئەو فەرقە یاگۆ ئیرۆ هەنهۆ تێنا نزیکی ئیرانێ باوەڕ دکم ئاخفتنە کە دیژکە ئەو دبێژن دەبێ ئەو 200 میلیارد دۆلارێک گۆ وەزیرە دیفاعش کۆنگرس خۆستیە دبێژن دەبێ ئەف گشتبوونی هەنێک ئاریکاری کە گەلێکی مەزن بێ فەرقا هارە بێکردن دوارێ چەکەی نودا یەگۆ بێگەرەکە زووترین ینی بێ ئامادەکردن شەریکە لۆکید شەریکە یاگۆ سیلاح چەک چێتکە ئەمریکا ژێت کرد شەریکە ئەمریکیە دبێژن بێ گۆلکی بلز خوازێ چەک ڕاکێت نەنووسڕخن و دا بکەوێ بندەستێ وێ فەرقا هادا وەختێک و هەکا ئێریشک سەر وێ جەزیرە چێ بێ بەلکی ینی ئامادە بێ خۆرت پێژێرە طبعاً گەلک بەرین ها گەلک داهاتە ئاخفتن گۆ بەها گەلەوە ئێریشی ئەیرانی تمامی بکێ ئەف تمام استراتیجیە دنیای هەمیە لەشکریژ و هەمیە سیاسی جوی ئەمریکیشکێ ئەڤها هەرتمشکێ نەفیتکن دەبێ ئەمریکا تیجارە ناکەوێ وێشاشتی هادا ترامپ پێشاشتی ناکێ لێ بۆکە گۆ ترامپی گوت گۆ ئەزیێ سەردەستی هەرمز ببم و ئەف جەزیرە هاشکێ دبن چاوادە تێ ئاختن گفتگۆ سەرتێکردن بەهۆرتکم هەم جەزیرە و هەم مەدیقی هەرمز هاگەر ئێریشنە ئەمریکی بلەشکری چێ ببنێ سەرڤە هەردووکاتەنێ بێ وێ نەبێتتر جوانە بێ ژبەرگو ئەمریکاوێ نەکەوێ شاشتیکە گەلێکی مەزندا ئەیران دەولەتەکە گەلێکی فەرەها هەم جغرافیا خۆ هەم دیموگرافیا خۆ و هەم ئەمە ئەکۆنمیژی باوەڕ ناکەم بکەوێ شارێکی گەلێکی مەزندا لەشکرێکی مەزن بنەزلێن سەر ساحەیە لێ لەگۆر استراتیجی ئاسکەری و سیاسیەکە گۆنگۆت ئەف جەزیرەیە و هەرمزەیە گولبەرچاوایە تێ دەرزکردن هەگەر نەکەنا هەفپەیماننا پشتی 5 ڕۆژە دە پاکستانیدا ئەڤها بەلکی یەک ژوا خالێ گۆ ئینو ئەمریکا وێ پێرابێ وەکە گۆ ترامپ گوت گوازێ دەریە جەهنمێ بکەم بەستەی ئاختنێ ترامپ هەرشکێک گەلێکی گرنگن بهترش ڕاستیەنە بله هەواڵ ڕەفیقنها ئەگەر کۆ هات دەولەتên یەکبێن ئەمریکا ئەف هەم جەزیرە کۆ دکتۆر بەحساویکردین و هەمژی تەنگاوا هۆرمزێ کۆنترۆل کرد ئێوێ دەمێ استراتژیا ئیرانیە دە ئالیێ بازرگانیە پەترۆلێ دە چ دەمێنە از جاره که دوباره بکنم اول رفیق از جاره که دوباره بکنم دەگەر ئەمریکا تەنگەی هۆرمزێک کۆنترۆل بکە بله یعنی بەڕاستی ئەم نەزانین ئایا دەکارێ بکە ئانا ئاسانە بۆی وی ئانا لە هەمبەر هێرشی ئێران و لە هەمبەر ئەویوی نەدیارە جارێ ئەم پشتی وەکی مامەستاشی گوت پشتی ئەو چەند ڕۆژی دی دانوستان دیوان بزانین دەگاتە چه ئەنجامێکی چونکە کۆنترۆلکردنی وێژی دیسان نکارێت لە ڕێ لە هێرشی ئێران بگرێ بۆ سەر ئەو کەشتی و ئەوە هەمان دەمێدا بۆ خۆی ئێرانیش زەرەر دەکە احتیمالی زۆرە لەسەر ئەو هورمز پێک بە ئیتیفاق بکەن بۆ ئیران ئەو دەریشی پەر مهمە یعنی پڕانی نەوتی ئێران لەوێوە دەردەکەوێ لەوما احتیمالە سەروی بگەنە سازی ئێرانیش دەستی خۆ بپارێزە لە هێرشکردنە سەرگەری هورمز بەڕاستیژی گەری هورمز تەنێ لە 130 نەفتی جیهانێ وەکی من زانیە لەوێ ڕادەرباز دەبێ ئەویش نسبەت ڕاستە زۆرە نسبەتێکی نەکەمە بەڵام دیسان حتا هەنەها باندۆر کردە سەر تەواوی ئەوێ بازاڕی دنیاە ئەو 30%شی بەڵام بە احتیمالی زۆر ئەس دەبێژم سەر وێ ڕێبکەون و ئەمریکاژی بە ئاسانی نکارێت کۆنترۆل بکە وەکی داگیرکاری تێ ئەوێکردن ئەو دەم ئیشێکی زەحمەت دەبێ بەڵام دیسانیش بێژین ترامپ مرۆڤێکی قومارچیە یعنی ئەسڵیوی بۆ خۆ 1001 ئیشی جودا و عەجیبی کردە ئەگەر سیاسەتی کووری ئەمریکا بخوازن تشتێکی وەساشی بکەن احتیمالی هەیە پەلاماری وێژی بدا کارێکی لەو بابەتە بکە بەڵام نکارێ دەم درێژ تێدا بمێنێ بۆ ئەوە پێویستی بە هێزی سەر عەردە پێویستی بە ئەسکەرە لە سەر عەرز ئەمریکاییش چەند ئامادەن دیسان ئەسکەری خۆ بدەن بە کوشت وەکی لە عێراق هەزاران ئەسکەریوان هاتن کوشتن لەوێش کۆنترۆلکردن تەنیا بە تەکنۆلۆجیا نابێ بڕاستی بۆ ئەوەش زەحمەتی زۆری هەیە نەکارن هێزی خۆ بشێنن بۆ ئەوێ ئێرانیش گەلێکی 90 ملیۆنی سەر عەرز ڕەنگە نەکارن و فیداییشن ها گەلێکی مەسەلە سیستمێکی ئایدۆلۆجی بۆ خۆچیەکردنە و فیدایینە یعنی شەر دەکەن سەر عەردێگەڵ ئەمریکا ئەو یەک لە سەبەبی شاکرد ئەمریکا ڕاستی نە ئەمریکا نە ئیسرائیل هێزی سەر عەرز نەشاندنە حتانەها
دفكران دبيجن تهديد دكان اما براكتيكي دا دكارن ابي بكان انا نزل. بله دكتور پرسامنیا داوی بلا جبوته به انها ده حال حاضر ده دسپیکی هر کسی دو گوت شهر دنابرا اسرائیل و ایران ده و امریکا پشتوانی دیگه ل دنوا دمین داوی ده وصل هاتیه ایدی امریکا و ایران هاتیه پیش بری هفدو ایدی ناو اسرائیل باشنای بهیستن یعنی گلو اف یک جت تاکتیک کو اسرائیل ده برابر لبنان دایر بکم یعنی مثلا وی اثر چل گوریده شرعي إسرائيل بأدوات إيران را قالك خورته ويك بنجها ويناي سركية بيتشلو إيران بيرا خناندن لازم دوات يجي بينا رخناندن جبرجو إيران وقتها قال لك بصورة السيستر هذا كرن وقرها أدوات خوبك آنين يعني حزب الله وحج الشعبي وأزبهور دور نابين من حج حتى دي حوثياج بيك بين التماوري ده جبرجو إسرائيل جوينا چه شرع ادواتی به وکو شرع ایرانی دکی یعنی جوانا جدبوند نابارد تنه یعنی ایران به تایبت بالنسبه امریکا را دست پیک ده وقتی گو دست پروژه یک امین شر ترامپ داخل کرن نجبونی ان عالمی را انه از کدام شر نجبونی اسرائیل تی داخل کرن انه چلو تعداری لشکری امریکی العراقی هاتا کرن و کشنا لشکری امریکی ایرانی هاتا دی لبنانی هاتنا کشتن و چلو ادوات ایرانی برجواندی امریکیه قال لك دروخنا عند الدروجلات نابين دا وچلو باندورا وینا يعني اف تمام قالك سوج ترامب داني نسر ماسي انه جبر فاسو جا مش شرع ايران يكرو ايران اف چند هيدي از بويرتي كليا دكم گفتگويتكم جعماني بين جنيفي وتجاراجي قبول ناكي حتى داخل يكرن انه ايران سيستم كوي هي استراتيجي كوي هي گفتگويا دا دبي اولي قبول ناكي گفتگويا بيش گوتي سر طاولي وگفتگويات كي دريج دكي وبنودا خالات زياده دكي والسر خالا وجه ديتيلات ديني دمك جو حميش كي ارمان جاوينا انه دم بخوي حتى بك سلاح نووي بالستي الزربي ارمان جي از شو مشر نجبوني اسرائيل بيرانيانا جبوني انه برجوانديا امريكي او لهيا امريكي دمطرسيه دبو جبر في اصلي از بهور دكم انه ابشر قوتي كرن نهات ميزانيه حتى امريكا جي ايريشي حاج الشعبي كي نبس اسرائيل ثاني دمك جو انه هردوج كيف جد ميزان ادوات ايراني وكايرانينا يعني ابناء جموانا خالك قال لك جرينجا دوي اصلي وخش زانن جو ايران الدوله كولو حسانيه كاربن وثاني خرابكن ادوات نهرن يعني او ميزان ايديولوجيك بابا جريدايا غيرك تمام بيغوارتن يعني بله دكتور محمود عباس نویسکار و لیکولنری سیاسی لایالت تکساس یا دولت نیابان آمریکا میوانی ما بوم دکتر جبوان نرخاندنی دم گله اسپاسیات دکین هر هبی گله اسپاسیات کم سلاح و ریز دوباره جوره و هر وال گل ما آمده بو رفیق خفور نویسکار و لیکولنری سیاسی گل ما آمده بو اول رفیق شبات جی خوش به گله اسپاس جبوم وان نرخاندنی تا توی کوپرزی که تکنیکی درکت لی جاره کدن گله اسپاس هر هبی سپاس بوشی سلاورس بله بینرین هجاد نباوی ساعت خوی دومین یا برنامه روشف ده جمع جاره کدن هول دا هم بجین شرط ایرانی و همشی پیشنیارین امریکا ینجبور راوستاندنا شریکون حال روشتاتا ناوین هین کو روشتاتا ناوین دیکرینه به ریا پرسن سرکین کو دسری مده اوج بریا میوانی خو هول دا ام بو بینرین هجارا پار و بکن ام لوردگیشین داویا برنامه خود بجین حتی جاره کدن بین پیشیا و ببینن دنا خیر و خوشیه ده ارشاد بختار